من ناوم پەیمان محەممەد ئەمین عەبدوڵڵایە ماوەیەکی کەمەوەکو بەرپرسی کتێبخانەی حاجیاوە دەست بەکار بوو. ئیشەڵا هەوڵ دەدەم لە ئەو ماوەیەی کە من لێرە ئەرک و بەرپرسیارەتیم پێسپێردراوە ئەرکی خۆم زۆر بەڕێکپێکی و بەدڵسۆزی بەجێ بگەێنم لە خزمەت خەڵکی دەڤەرەکەم بۆ هەر کارێک بۆ هەر چالاکیەک بۆ هەر پێویستیەک و بۆ هەر کتێبێک ئەمن لێرەکانە لە خزمەتیاندام و پێیان دەڵێم من بۆ خزمەتکردنی ئێوە لێرەم. هەموو ڕۆژێ دەوامی تایبەتی خۆمان هەیە لێرەکانە لە سعات 8:30 تا سعات 12 ئێمە لێرەکانە دەوام دەکەین. من بەڕاستی وەکو خۆم پێت دەڵێم کە ماوەیەکی کەمە دەست بەکارم، بەڵام هەوڵ دەدەم وەکو خۆم گۆڕانکاریەکی تەواو بکەم لەو شوێنەی کە هەبووە و هەیە. دەمەوێت جیاوازتر مامەڵە بکەم، دەمەوێت زیاتر کتێبخانەکە بەرەو پێشەوە بەرمەوە، دەمەوێت زیاتر خوێنەریش بانگێشت بکەم و خوێنەر زیاتر بێ بۆ کتێبخانەکەمان. بەڕاستی دەمەوێت ئاسانکاریی جیاوازتر بکەم بۆ ئەوەی لێرەکانە زیاتر خزمەت بە خەڵکی دەڤەرەکەی خۆمان بکەین، بۆ بردننی کتێبیان، بۆ خوێندنەوەی کتێبیان، بۆ چالاکی و کردنی سمینار و هەروەها بڵاوکردنەوەی کتێب. ئێمە لە خزمەت هەموو ئەو چین و توێژانەداین. بۆ خۆم بەڕاستی لە بەرنامەمدا ئینشاڵڵا لە داهاتوودا شتێک بکەم کە جیاواز بێت بۆ بەرەو پێشبردننی هەم کتێبخانەکەم هەم دەڤەرەکەم، با بڵێن سنوورەکەمان. من پێت دەڵێم کە خوێندنەوە چەکێکە، بەڕاستی یعنی شتێکە کە دەتوانی دیفاعی پێ بکەیت، کە دەتوانی خۆت پێ بگەێنیت، دەتوانی ئەو هێزەی کە لە ناخەتدا زیاتر دەری بڕی، زیاتر هەوڵ بدەی. بۆیە من داوا دەکەم کە بەڕاستی ژنان لە خوێندنەوە بەردەوام بن، کاتێکی تایبەتیان هەبێت بۆ پێگەیاندنی خۆیان لە ڕووی خوێندنەوە، چونکە ئێمە وا هەز دەکەم کە خوێندنەوە زیاتر پێمان دەگەێنێ، زیاتر ڕۆشنبیرمان دەکات، زیاتر بەرەو پێشمان دەبا و فێری زۆر شتمان دەکات خوێندنەوە. من وەکو خۆم هەمیشە هاوڕێی کتێبم، بۆیە داوا لە هەموو ژنێک دەکەم کە کاتێکی تەواو تەرخان بکات بۆ خوێندنەوە و پێگەیاندنی خۆی، چونکە ئێمە کە بمانەوێ بەرەو پێش بڕۆین دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین، لە خوێندنەوەوە دەست پێ بکەین، لە شتی تازەوە دەست پێ بکەین، هەوڵ دەین قەناعەت بە دەوروبەرمان بێنین، هەوڵ دەین بگۆڕین، نابێ ئێمە هەر ئەوە بین کە هەین، هەوڵ بدەین بەرەو پێشەوە بڕۆین، هەوڵ بدەین کە زیاتر شتی تازە فێر بین و ژنانی دەڤەرەکەمان بە شێوازێک ڕابێنین کە لەسەر ئەوەی کە هەن زیاتر هەوڵ بدەن بۆ پێگەیاندنی خۆیان، بۆ ئازادی و ڕادەربڕینی خۆیان. من وەکو باسم کرد دیارە ماوەیەکی زۆر کەمە کە لێرە دەست بەکار بووم، بەڵام هەوڵ دەدەم لە بەرنامەمدایە و هەوڵ دەدەم وەکو باسم کرد شتێکی جیاواز بکەم بۆ ژنان و بۆ خوێنەران، بۆ کەسانەی کە حەزیان لە خوێندنەوەیە و دەیانەوێت لە هەر بوارێکدا لێرەکانە خۆیان پێ بگەێنن. بەڵام من تاوەکو ئێستا ینی ماوەیەکی کەمە بەڕاستی دەست بەکار بوو، ناتوانم بڵێم ئەوە دەکەم یا ئەوەم کردووە ئەوە دەبێت، چونکە نەمتوانیوە کە شتێک بکەم بەو ماوەکەمە. بەڵام ئیشەڵە لە داهاتوودا هەوڵ دەدەم کە بەڕاستی لێرەکانە پێگەی ژن زیاتر بێ و پێگەی ژن بەقوەتر بێ و ژن زیاتر گرنگی پێ بدرێەوە، ژن لێرەکانە زیاتر گرنگی بە ڕۆشنبیری خۆی بداوە بەرەو پێشچوونی خۆی بدا. من لێرەوە بە ژنان دەڵێم، بە کچان دەڵێم هەوڵ بدەن، خۆتان لە چوارچێوەی
ژوورێکدا یا شوێنێکدا قەتیس مەکەن، هەوڵ بدەن بوێر بن، هەوڵ بدەن ئەو دەنگانەی کە دەتانەوێت بیگێنن ئەوەی کە هەتانە و لە ناختاندایە دەتوانن، چونکە ژن ئەگەر بۆ خۆی مەبەستی بێ دەتوانێت بیگەێنێ ئەو دەنگەی کە لە ناخیدا مەبەستم ئەوەیە کە ینی ئەوەی کە دەیەوێ بیکات دەتوانێت بیکات، بەڵام دەبێ یەک بڕیار بدا کە پێگەیاندنی خۆیەتی، کە بەرەو پێشبردننی خۆیەتی، کە سەلماندنی خۆیەتی یان ئیشکردنی خۆیەتی. بۆیە من داوا دەکەم کە زیاتر هەوڵ بدەن بۆ ینی بەرەو پێشبردننی خۆیان. دیارە ئێمە بۆ خۆ دەزانی لە کۆمەلگایەکدا دەژین تەبعاان هەمومان ڕێگریمان هەیە و هەمومان هیچ کەسێک لەوانەیە لە هەندێک بواردا نەتوانێت خۆی بسەلمێنێت و ڕێگری هەیە بگرێ هەندێکی لە خێزانەکەی، هەندێکی لە دەرەوەی خێزانەکەی کە هەندێک تۆمەتت بۆ دروست دەکەن یا دەیانەوێ بتشکێنن یان دەیانەوێ ناشیرنتکەن یان دەیانەوێ لە پێشچاوی کۆمەلگا دەرنەکەوی. بۆیە ژن بۆ خۆی دەبێ وا بکە کە بیسەلمێنێت کە من دەتوانم وەکو براکانم یا وەکو پیاوەکەم یا وەکو کوڕەکەم یا وەکو بەرپرسەکان یا وەکو هەر کەسێک کە لە سنوورەکەدا هەیە کە هەیە منیش دەمەوێ منیش دەتوانم ئەوە بکەم بەڕاستی. بۆیە ینی ژن دەتوانێ ئەگەر بۆ خۆی مەبەستی بێ دەتوانێ بیکە و دەتوانێ هەبێ، بەڵام هەر ژنێک طبعاً کە هەر شتێک بتەوێ بیکەی ڕێگریت هەیە، هەر ژنێک کە بیەوێ هەر کارێک بکات تەنانەت کە مۆزەفێکی بەسیتیش بووی ڕێگریت هەیە، بەڵام دەبێ بۆ خۆت بوێربی، دەبێ بۆ خۆت چالاکبی، دەبێ بۆ خۆت گرنگی بە خۆت بدەیت، دەبێت شکۆی خۆت بپارێزی و هەروەها گوێ لە قسەی هەندێک کەس نەگری کە دەیەوێ بەڕاستی لە پێگەتدا کەسایەتیت لەکەدارکە یا بتشکێنێ یا نێوێت تۆ دەرکەوی. بۆیە هەمانە بەڕاستی هەمانە. ئەمن بۆ خۆم وەکو لێپرسراوێکی کتێبخانە لێرە کە دەست بەکار بووم زۆر کێشەم بۆ دروست کراوە، هەوڵ دراوە گەورەترین کێشەم بۆ دروست بکرێت، بەڵام من بەڕاستی گوێ بەو کەسانە نادەم، چونکە من ئەوەی کە لە ناخمدا پێم دەڵێ خزمەت بکە، دەڵێ هەبە، دەڵێ بوێر بە. ینی من ناتوانم گوێ لەو کەسانە بگرم کە دەیانێ بمشکێنن، کە دەیانەوێ ئیژ نەکەم، دەیانەوێت لە ژوورێکدا قەتیس بم و بێدەنگ بم یا بترسم. بەڕاستی من ناترسم، بۆ بترسم لەبەرەوەی هیچ شتێکم نەکردووە کە شەرمی لێ بکەم. بۆیە منیش بە ژنان دەڵێم ئێوەش مەترسن، ئێوەش بوێر بن، ئێوەش هەوڵدن. بەڕاستی هەر شتێک مەبەستی بێژن دەتوانێت بیکە و هەر پلە و پۆستێک بیەوێ دەتوانێت پێی بگا، بەڵام بەمەرجێک بەڕاستی لە پاراستنی شکۆی خۆی بێت، پاراستنی پێگە و کۆمەڵایەتی خۆی بێت، پاراستنی شوێن و جێگە و ڕێگەی خۆی بێت. ئێمە بەڕاستی دەمانەوێ ژن پێگەکی تایبەتی هەبێت، بەڵام بۆ خۆت وا دەکەی کە بەڕاستی پێگەکی تایبەتی تەبێ، بۆ خۆت وا دەکەی کە خۆت ناشیرم بکەی، بۆ خۆت وا دەکەی کە خۆت جوانکەی. بەڵام ئێمەی ژنان هەوڵ دەدەین هەمیشە نەوەیەکی جوان پێ بگەینین، بۆ نمونە نەوەیەک پێ بگەینین کە خزمەت بە خەڵک بکە، خزمەت بە کوردستان بکە، بە چین و توێژەکان بکە، جات چ ژن بێت، چ پیاو بێت، چ مناڵ بێت، هەر کەسێک بێ پێیان ئێمە خزمەتکردنە. من وەکو خۆم وەکو لێ پرسراوێکی کتێبخانە لێرەکانە داوا دەکەم کە دووبارە هەر کەسێک دەیەوێت لێرەکانە هەر چالاکیەک بکات، هەر خزمەتێک بکات. ئێمە دەرگای کتێبخانەمان واڵایە و لە خزمەتی داین، بە هەموو شێوەیەک هاوکار و پشتیوانی دەبم و هەوڵ دەدەم بەڕاستی لە حاجیاوایە کتێبخانەکەمان کتێبخانەیەک بێ بۆ خزمەتکردنی خەڵکە و بۆ خزمەتکردنی خەڵک بێت.